خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی تری پانۆراماتان پێشکەشەکەین لە ئێستادا بەوەی قەیرانی قوڵی دارایی و بێزاری هاوڵاتیان و لایەنە پەیوەندیدارەکان لە هەوڵیەوەدان کە دەرچەی زۆر بدۆزنەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکەەوە بە جۆرێکە لە ئێستادا دەنگی لامەرکەزیەت بە تایبەتی لە سنووری ئەنجومەنی پارێزگای سلێمانی زوڵاڵ بووە و ئەمڕۆژ لە ڕاگەیەندراوێکدا حکوومەت هێرێمی کوردستان باسی لە لامەرکەزیەت کردووە. بەڵام لەگەڵەوەشدا کۆمەڵێک دەنگۆی زۆر لەسەر لامەرکەزیەت و جۆرێک لە زۆرەکان بە سیاسی کراوە. هەندێک پێیان وایە دابڕاندنی ئەو ناوچانەی کە داوای لامەرکەزیەتەکەن، هەندێک پێیان وایە بۆ لاوازبوونی حکوومەت هێرێمی کوردستانە بە پێچەوانەوە ئەوانەی کە هەڵگیری ئەو دروشمن و کاری بۆ کرد پێیان وایە کەمە دەرچەیەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیران و بۆ خزمەتکردنی وڵاتیان. پانۆرامام شەو گفتوگۆ لەسەر پرسی لامەرکەزیەتەکە لە دید و بۆچوونی زیادزیاوە با میوانداری هەریەک لە بەڕێزان لە هەولێرەوە کاروان گەزنەیی ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی یاخود لە پەرلەمانی کوردستان، هەروە لە گەرمیانەوە کەریم عەلی ئەندامی فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان لەگەڵە بێ. سەرەتا لە هەولێرەوە لە کاروانە پرسین کاروان تێگەیشتنی ئێوە بۆ لامەرکەزی چییە؟ ئایا فعلەن جابوونەوە و شەقشەقکردن و پارچەکردنی هەرێمی کوردستان و کیانی حکوومەت هەرێمی کوردستانە یاخود دەرچەیەکە بۆ خزمەت گوزاری؟ بەناوی خودای گەورە و مهرەبانم کاتی جەنابەت و بینرانی بەڕێزی کورسات باش. هەڵبەت پرسیارێکی بەزەیە کاکزانە من دەمەوێت کە بەڕوونی باسی بکەم کە لامەرکەزیەت واتە چی، کاتێککە باس لە لامەرکەزیەت دەکرێت بە وردی کەم بەسمان لە چییە؟ بەداخەوە کە کۆمەڵە خەڵکەیە دەیانەوێت بۆ مەبەستی سیاسی بەلاڕێیدا بەرن. ئایا لامەرکەزیەت مەبەستێکی سیاسیە خو زیاتر مەبەستێکی کارچەڕەویداریە، یانەوەی کە داوا دەکرێت لامەرکەزیەت وەکو خۆی واتە چی؟ لامەرکەزیەت بۆعدێکی تاریخی دوور و درێژی هەیە لە سەردەمی شۆڕشی فەڕەنسی و دەست پێ دەکات یاخود زووتریش با بڵێین، بەڵام لەم کاتەوە کە ئەلێکساندەر دی تۆکڤێڵ لە کتێبێکی بەناوبانگ بە ناوی دموکراسی ئەمریکا واتە دیموکراسی لە ئەمریکا باس لامەرکەزیەت دەکات، باس لەوە دەکات کە بنچینەکانی شۆڕشی فەڕەنسی هەنگاوێکم بەرەو لامەرکەزیەت بەرەو کە چۆن بتوان هەرێمایەتی لە فەڕەنسا بەرقەرار بێت، چۆن بتوان کە بەشێک بێت کە دەسەڵاتەکانی لامەرکەزیەتی ئیداری و دارایی بەسەر هەرێمەکانی فەڕەنسا و ناوچەکان تردا بەش بێت. ئەمە دواتر ڕێزکە دەگرێت وردە بۆ وڵات و بۆ کۆمەڵک شوێنتر. لە ئێستادا کۆمەڵک وڵاتی زۆر هەندە دنیادا کە پێڕەوی سیستمی لامەرکەزی دەکەن و تا ڕادەیەکی باشتیدا سەرکەوتوو بوون. ئەمریکایەکە لەو نمونانەی کە ویلایەتەکان تا ڕادەیەکی باشتر بەخۆی تاویان هەیە و سیستمی لامەرکەزی تاویان هەیە، بەڵام کاتێک کە دێتە سەر بڕیاری استراتیژی و بڕیاری سیاسی دەوڵەت یەک بۆ چوون و یەک بڕیار بە ناوی هەموو ئەمریکا قسە دەکات کە کۆشکی سپیە واتە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. لامەرکەزیەت واتە ناناوەندێتی لە بڕیار واتە خۆبەڕێوەبەری ئیداری و دارایی و ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا داوا دەکرێت ئەمەیە و پێویستمان پێیەتی کە لە هەرێمی کوردستان بتوانین کە خۆبەڕێوەبەرێتیشی دارایی و ئیداری لە تەواوی هەرێمی کوردستاندا جێبەجێ بکەین. ئەمە لە ئەنجامی چی؟ لە ئەنجامی کۆمەڵک نادادی نامەدروستەوە، لە ئەنجامی کۆمەڵک نەعەدالەتی گەورەوە، لە ئەنجامی ئەو دەرهاویشتانەی کە تێگەشتوین کە حکوومەت هەرێمی کوردستان لە کۆمەڵک لایەنەوە مەشاکلی یەکجار گەورەی هەیە، بە تایبەتی پرسی دابینکردنی موچە، پرسی ئاوادانکردنەوە، پرسی بنیاتنانی ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستان. باشتر وایە کاتێک کە حکوومەت هەرێمی کوردستان خۆی ناتوانێت ئەمە بکات دەرفەت داوە پارێزگاکان. ئێمە داوای لامەرکەزەتی ئیداری و داراییمان کردووە و ئەم لامەرکەزە تەنها و پارێزگای سلێمانی نییە، باسمان لەوە کردووە کە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان بگرێتەوە، بەڵێ پرۆژەکە لە ئەنجومەنی محافەزەی سلێمانیەوە گەڵاڵە بووە، بەڵام لە هەمان کاتیشدا پێم وایە کە پارێزگای دهۆکی شەڵگری هەمان معاناتە، پارێزگای هەڵەبجە شەڵگری هەمان معاناتە، بە نەتیجەش پارێزگای هەولێریش هەمان معانات هەڵدەگرێت. بۆیە باشترین چارەسەرەوەیە کە لە ئێستادا بتوانین لە هەرێمی کوردستان سیستمی لامەرکەزی جێبەجێ بکەین و ئەم سیستمە بەشێک بێت لە سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستان تا بتوانین ئیدارەکان، پارێزگاکان و هەروەها قەزا و ناحیەکان بتوان بە شێوەیەکی خۆبەڕێوەبەری خۆیان بەڕێوەبەرن و لە بڕیاری سیاسی و دیپلۆماسی بگەڕنەوە بۆ حکوومەت هەرێمی کوردستان. دوو طریقەمان هەیە بۆ جێبەجێکردنی ئەم لامەرکەزێتە، یان لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە بە شێوەیەکی یاسایی بکرێت، یانیش بە بڕیار لە ئەنجومەنی وەزیرانەوە تەفویزی بەشێک لە دەسەڵاتەکان بکرێت لە وەزارەتەکانەوە دابەش بکرێت بۆ سەرجەم یەکەی ئیدارەکان و پارێزگاکان لە هەرێمی کوردستان. یانیش لە دەستوری هەمیشەییدا جێگەی بکرێتەوە، بەداخەوە کە لێمە لە هەرێمی کوردستان تا ئێستا دەستورمان نییە. لە دەستپێکی ئەم خولەی پەرلەمان جەنابی سەرۆکی پەرلەمان هەوڵ و کۆمەڵێک دەستپێشخەری باش کرا بۆی کە بگەین بە دەستوری خۆشمان. من دڵنیام ئەگەر دەستوری هەمیشەیی هەرێمی کوردستانیش بنووسرێتەوە پرسی لامەرکەزەتی یەکێک دەبێت لەو خاڵانەی کە بە دەستپێتی تێدا وجودی دەبێت و یەکێک دەبێت لەو خاڵانەی کە لایەنە سیاسەکان باکی تێدا متفق دەبن. بەداخەوە لێرە لەوێ ئەم پرسە بەلاڕێدا دەبێت خەڵکانێکن مەبەستەکە لێرە بەڕێستان لە چوارچێوەی قسەکان تا باس لەوە کرد کە نەعەدالەتی هەیە و ئێوە ئەتانەوێت لە دەرچەیەکەوە بچن بۆ خزمەتکردنی خەڵک. ئەم نەعەدالەتیە لە چیەوەیە؟ مەسەلەن فاکتی لە پشتەوە یان قسەیەکی سیاسیە؟ کاکزانە نەعەدالەتی
بە شێوەیەکی وازەح لە هەرێمی کوردستان هەیە بە شێوەیەکی مەدروست کراوە ئەم نەعەدالەتی لە تەواوی هەرێمی کوردستاندا وجودی هەیە بە تایبەتی ئەگەر دیقەت بدەین لە پارێزگای سلێمانی من پێشتر لە کەناڵی بەڕێزەکەی جەنابتەوە و پێشتریش لە شوێنی تریشەوە باسمان کردووە کە نەعەدالەتێکی دراسەکراو لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر متابعە بکەین لە دوای ساڵی 1991 هەرێمی کوردستان چەند ئیدارەیەکی هەبووە ئیدارەی سلێمانی کە یەکێک بۆ لەو ئیدارانەی کە ئیدارەیەشی سەربەخۆی هەبووە توانیوەتی کۆمەڵە گۆڕانکاری زۆر گەورە بکات سەرباری ئەوەی کە زەرری زۆر گەورەی بەرکەوتووە من چەند داتایەک دەخەمە ڕوو کاکزانە کە پێشتریش باسم کردووە لە پارێزگای سلێمانی وێرانکاریەکی یەکجار گەورە کراوە 131,000 شوێنی نیشتە زێبوون تێکشکێنراون 5,028 ناحیە تێکشکێنراون بە تەواوی ڕوخێنراون و لە هەمان کاتدا 3,000 کیلومتر شقام و زادەی سەرچی لە پارێزگای سلێمانی ڕوخێنراون ئەمان هەمووی بەدەستی ڕژەمی باستی بووە قوتابخانەکان خوێندنگاکان بە تەواوی تێکشکێنراون لە کۆی ئەو هەموو زانکۆوانەی کە هەمان بۆ تەنها یەک پەیمانگا لە پارێزگای سلێمانی ماوەتەوە بەڵام کاتێک کە حکوومەتی خۆزایی سلێمانی دروست دەبێت بە هەوڵ و هیمەتێکی زۆرەوە دەتوانێت کۆمەڵە گۆڕانکاری زۆر بکات ئەم گۆڕانکاریانە چین بریتین لەوەی کە کۆمەڵک زانکۆ دروست دەکرێت شەش زانکۆی حکومی ئێستا لە پارێزگای سلێمانی هەیە جگە لە زانکۆ هەلیەکان کۆمەڵک زادەوبانی تازە 2 میلیارد دلار بۆ پرۆژەی سلفی عقار و زەواز تەرخان دەکرێن ملیارێک دلار بۆ ئاوڕێی سلێمانی تەرخان دەکرێت هەزاران شوێنی یەکەی نیشتە زێبوون دابین دەکرێن کۆمەڵک گۆڕانکاری گەورە دەکرێت ئێستا لە ئێستادا کاتێکە لە ساڵی دو ئەمە لە بەبودجە لە تەنها 143 و پارێزگای سلێمانی بووە کاتێکە لە ساڵی 2010 ئەم بودجە نامێنێت کە دەبێتەوە یەک بودجە و بودجە بە شێوەیەکی گشتی لە پەرلەمانی کوردستان و تەصدیق دەکرێت و مسادقە دەکرێت پارێزگای سلێمانی ئەم بەشەی نامێنێت و حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەم کاتە غەدرێکی گەورە لە منطقەیە دەکات ئێستا غەدرەکان بە شێوەیەکن کە بەڕاستی کاتی ئەوە هاتووە کە خەڵکی ئەم پارێزگای و سەرجەم پارێزگاکانی تریش حەقی خۆیانە کە داوای لامەرکەزێت و لای داوای دارایی سەربەخۆ بکەن بەنمونە لە ئێستادا گەر متابعە بکەین لە پارێزگای سلێمانی بە شێوەیەک پەراوێزخراوە کە قەزا و ناحەکانیشی گرتوتەوە تەنانەت سامانی ژێرزەوی و سەرزەویشی گرتوتەوە ئەگەر دیقەت دەین نەوتی شیواشۆک بە ڕێژەی 90 کەمی کردو بەڵام لە هەمان کاتدا خوڕمەڵا بە ڕێژەی 100 زیادی کردووە بۆ چکە زۆربەی کۆمپانیەکان دێن ڕوو لەو منطقەیە دەکەن و حکوومەتی هەرێمی کوردستان بە عەمدەن بە مەبەست بە دراسەکراوی دەوێت کە نەوتی ئەو ناوچەیە کۆتایی پێ بهێنێت ئەگەر دیقەت دەین غازی ئەم منطقەیە بەکاردەهێنرێت بۆ ناوچەکانی تری کوردستان وە سەرباری ئەمانەش سەرجەم پرۆژەکانی خزمەتگوزاری لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان لەسەر بودجەی گشتی حکوومەت هەرێم کراون بەنمونە شەقامی 100 مەتری تا ئێستا شەقامی 100 مەتری شاری سلێمانی تاو نەکراوە بەڵام شەقامی 120 لە شاری هەولێر تاو کرا شەقامی 150 دەستی پێ کردووە ئەمانە شتی باشن ئێمە هەولێرمان خۆش دەوێت هەولێر پارێزگای هەرێمی پارێزگای هەرێمی کوردستانە و پایتەختی هەرێمی کوردستانە بەڵام ناکرێت لەسەر بودجەی گشتی ئەمانە بۆ شارێک بکرێت شارێکی تر لە بەرامبەردا پەرایۆز بخرێت سەرنجڕا کێشم کاکزانە بۆ یەکشت بودجەی شارەوانیەکان لە شاری زاخۆ بودجە بۆ شارەوانی زاخۆ 260 میلیۆن دینارە بەڵام بۆ کەلار بۆ شارەوانی گەرمیان تەنها 20 میلیۆن دینار بوو ئەمەش کەم کراوەتەوە بۆ 10 میلیۆن دینار یعنی منە عەدالەتێکی یەکجار گەورەیە شارەوانی چەمچەماڵ 4 میلیۆن دیناری هەیە وە لە هەمان کاتدا ئەگەر دیقەت دەین پارێزگاکە سنووری ئیدارەی گەرمیان بە 14 شارەوانی بودجەکەی 10 میلیۆن دینارە و بە 15 شارەوانی 579 کرێکاری پاکەرەوەی هەیە تەنها پارچی ئیسلامی عەبدوڕحمان لە هەولێر بە تەنیا 1000 کرێکاری پاکەرەوەی هەیە ئەمانە کۆمەڵک نەعەدالەتین کە پێویستیان بەڕاستکردنەوە هەیە متابعەی هێزەکان بکە هێزەکان لە هەرێمی کوردستان هێزی چەکدار ئەم هێزانە کاکاروان ئەمە دقیقه یعنی بە 15 شارەوانی سنووری ئیدارەی گەرمیان بۆ نمونە من بەرپرسیارم لەم قسانەی کە کرێکاری باخچەکانیان هەیە کاکزانە من بەرپرسیارم لە هەموو قسەیە کە دەیکەم حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت هەر ڕێکارێکی یاسایی بەرامبەر قسەکانم بگرێتە باگەر پێچەوانەکەی ڕاست بوو کاکزانە ئەمانە کۆمەڵک نەعەدالەتی یەکجار گەورن و لە هەمان کاتدا گەر متابعە بکەین هێزەکانی پێشمەرگە هێزەکانی بەرگری فیاکەوتن هێزەکانی دەستگای زانیاری و هێزەکانی دشە بودجیان ئەوەندەونی و کەمتریان تا بۆ هێزەکانی هەشتا لە هێزەکانی بە زێرەڤانی لە هێزەکانی دژە تیرۆری پارتی لە کاتێکدا هەمان ڕێژەی هێزە لە کاتێکدا هەمان بەرپرسیارەتیان هەیە لە کاتێکدا هەمان ئەرک و بەرپرسیارەتیان هەیە ئێمە تێناگەی ئەم بوو نەعەدالەتە لە پای چی کە متابعەی یەکشتی تر بکەین کاکزانە بودجەی پارێزگاکان لە دوای ساڵ 2014ەوە کە بودجە نەهاتۆ پەرلەمانی کوردستان بە ڕێژەی 100% تەطبیق کراوە لێرەشەوە خەدرێکی گەورە لە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارە ڕاپەڕین و گەرمیان کراوە ئەگەر متابعە بکەین ئەم پارێزگایە بودجەکەی لەگەڵەوەی کە لە هەرێمی کوردستان 100% تەطبیق کراوە بەڵام پارێزگای سلێمانی بە ڕێژەی 136 کەم کراوەتەوە لە هەولێر کەم کراوەتەوە بەڵام لە بەرامبەردا پارەی نەوت بە 5 میلیۆن و 10 میلیۆن دلار بۆی سەرف کراوە بۆی خەرج کراوە لە پارێزگای هەولێر ئەگەر متابعە بکەین پارەی وەهمی لە شیرین نەوتەوە سەرف کراوە پارە تەرخان کراوە 5 میلیۆن دلار بۆ پارکێک تا ئێستا وجودی نییە 10 میلیۆن دلار تەرخان کراوە بۆ کەمپی تازەی زانکۆی سەلاحەدین تا ئێستا بەردەیەکی دانەدراوە کەمپی زانکۆیە یعنی ئەمانە کۆمەڵک نەعەدالەتین کۆمەڵک نەعەدالەتی یەکجار گەورن لە هەرێمی کوردستان وجودیان هەیە بۆ من پێماوە کە ستمی لا مەرکەزە توان چارەسەری ئەم کێشانە بکات و پێمان وایە کاکاروان کەوایە یعنی
ئەمە دوو ئیدارەیە کە بۆ نمونە هێزەکانی هەفتا هۆشتا و هێزەکانی بەرگری و هێزەکانی ئاژانسی زانیاری مەسەلەن ئەوەندە و نیوی بودجەی هێزەکانی تری ئەنی فەرقوزیایە کە بێت لە هێزەکانی تری پارتی دموکراتی کوردستان کە هاوبەشی حکوومەتە ئەمە دوو ئیدارەیە یاخودداواکردنی لامەرکەزیەت بۆ خزمەتکردنی هاوڵاتیان کامیان دوو ئیدارەیە کامیان تۆخکردنەوەی و پاڵپەیوەنانە خۆی لە ئەساسدا ئەمە یەکەم دوو ئیدارەی و تۆخکردنەوەی هێڵەکانی دوو ئیدارەیە بەداخۆی ئەمە نامانە شتیوا بکەین کاکزانە ئەمە حکومەت هەرێمی کوردستان خۆمان بەشێکین لە حکومەت هەرێمی کوردستان خۆشمان بە خاوەنی کوردستان دەزانین هەم لە زاخۆ تا خانەخین ئێمە هێزێکی نیشتیمانین هەڵگری کۆمەڵک چەمک و پرنسپین کە چەمشی کوردایەتین و لە هەمان کاتشدا حزبێکی لیبراڵین و حزبێکی سۆشال دموکراتین و باوەڕمان بۆ هەیە کە بتوانین خزمەت تەواوی کوردستان بکەین باوەڕمان بە جیاکاری نییە ئەوەی کە ئێمە داوای دەکەین وەکو باسم کرد بیرۆکە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە گەڵاڵە بۆ بەڵام ئەم بیرۆکەیە بە نەتیجە کۆمەڵک معاناتە کە تەواوی پارێزگاکانی تری شەڵگری هەمان معاناتن و ئەمە بەمە پێمان وایە کە ئەم نەعەدالەتە ناکرێت بەرامبەر دۆهۆکیش بکرێت ئەگەر متابعە بکەین چاوی حکومەت هەرێمی کوردستان تەنها لەسەر پارێزگای هەولێر و شاری هەولێرە بە مختصی دووبارەی دەکەمەوە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە من خۆم خەڵکی پارێزگای هەولێرم و خۆشمان بە خاوەنی هەولێر دەزانین بەڵام ناکرێت بودجە و داهاتی تەواوی هەرێمی کوردستان کۆ بکرێتەوە لە شاری هەولێر سەرف بکرێت تەواوی ناوچەکانی تری کوردستان وێران بکرێن وەکو باسم کرد ئێستا ئەگەر دیقەتی سامانی ژەرزەوی بدەین وێران بۆ لە ناوچەکانی تر ئەگەر دیقەتی ڕێگاوبانەکان بدەین بە گشتی هیچ خزمەتگوزارێکی گشتی لە شارەکانی تر ناکرێت من نمونەی زادەی 100 مەتری سلێمانیم هێنایەوە ئەوە تا لە هەولێر نەک زادەی 100 مەتری 120 تەواو بوو 150 دەستی پێکرد لەسەر بودجەی گشتی حکومەت هەرێم تا ئێستا بودجەی 100 مەتری شاری هەولێر شاری سلێمانی تەرخان نەکراوە ئەمە بۆ ڕێگاوبانەکانی تری شەڕاستە ئەمە بۆ تەواوی قەزا و ناحیەکانی تری شەڕاستە بۆیە ناکرێت ئەم نەعەدالەتیە بەردەوام بێت بە پێچەوانەوە سیستمی لامەرکەزیەت جیاوازە لە سیستمی فێدرالیزم جیاوازە لە دیسنترۆلیزیشن ئێمە داوای دیسنترۆلیزیشن دەکەین خەڵکانێک بۆ مەبەستی سیاسی مەبەستیان ئەم پرسە بەلاڕێدا بن ئەمە غەڵەت خوێندنەوەیەتی یان ناتێگەشتنە یان چاواشەکردنی ڕای گشتیە بەڵام با گوێ لە کاکەریم لە گەرمیانەوە بگرین کە ئەو ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە پرۆژەکە لای ئەوانەوە هات کاکەریم سڵاو لێبێ میوانەکەم کاکاروان گەزنەی ئەندامی پەرلەمانی کوردستانە باسیلەوە کرد کە تەنها لە گەرمیان لە کۆی 15 شارەوانی 570 کرێکاری باخچەکانیان هەیە بەڵام تەنها لە یەک پارچی ناو سنتەری شاری هەولێر 1000 کاربەندی یان 1000 باخەوانی باخچەکانیان هەیە ئێوە ئەتانەوێ نەعەدالەتی و زیادزیایی هێڵە لە چوارچێوەی حکومڕانیە بۆیە داوای لامەرکەزیەتەکەن یان لامەرکەزیەتتان بۆ چییە؟ سڵاو لە بەڕێستان سڵاو لە تەواوی بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان و سڵاو و ڕێزم بۆ میوانی خۆشەویست کاکاروان هەیە بەنسبەت بابەتی حکومڕانی لە هەرێمی کوردستان و ئەم سیستەمە حکومڕانیی کە پێشەکەی بچینە سەریکە لە هەرێمی کوردستانە بەرجەستە بۆ بەرجەستە کرێ بەڕاستی ئەمە نمونەیەکی حکومداریە کە من بۆ خۆم یعنی زۆر بەدەداچوومان کردو هیچ وێنەیەکی نییە لە سەرتاسەری جیهانە ئەمە نە سیستەمێکی مەرکەزیە نە سیستەمێکی پەرلەمانیە نە سیستەمێکی سەرۆکایەتیە بۆیە ئەو نەعەدالەتیانەی کە ئەیبینین و کە ئەیبیستین بەرچاوە و ڕوونە ئەگینا ناکرێت سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و بە بەرچاوی پەرلەمانی کوردستان و بە بەرچاوی دەستگا چاودێرەکانی دیکەوە و بە بەرچاوی تەواوی هاوڵاتیانی کوردستانەوە ببینین ئەو نمونە نەعەدالەتیانەی کە کاروان و کە ئێمەش ئەیخەینە ڕوو ئەبینرێ و هەستی پێکرێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە زاخۆ بۆ خانەخین هەمومان هەر هاوڵاتی و دانیشتوی هەرێمی کوردستانین و یەک حکومەتمانەیە کە یش حکومەتی هەرێمی کوردستانی پێوترێ و یەک پەرلەمانمانەیە کە پەرلەمانی هەرێمی کوردستانی پێوترێ بەڵام بەداخەوە بینین ئەم جیاکاری و نەعەدالەتیە هەیە لە کاتێکی شاکە بینین سەروەت و سامانێکی زۆر لە ناوچەکانی بۆ نمونە ئیدارەی گەرمیان و سنووری پارێزگای سلێمانیە هەیە بەڕاستی کاروانیش و بەڕێزیش حەزەکەم ئەوە ڕوون بێ ئەو شێوازە حکومداریەی کە حکمی هەرێمی کوردستانەکە و ئەو عەقڵێتەی کە حکمی هەرێمی کوردستانەکە لە ماوەی 29 ساڵی ڕابردووە ئەمەی بەرهێم هێناوە کە ئێستا لە پێناو یەک واژۆیەکە لە یەکێک لە وەزارەتەکانە 500 کرێکاری گەرمیان لە ئێستادا 4 مانگە کە کرێکاری پاکەرەوە 300,000 موچەکەیانە پێی نادرێ لە هەمان کاتە لە هەمان وەزارەت نووسراوێک بە لە ماوەی 10 ڕۆژە بۆ دانانی کۆمپانیایەک لە یەکێک لە خاڵە سنووریەکانە بە ماوەی 10 ڕۆژ نووسراوەکە دەرەچێت ئەم هەروەکو ئاماژەم پێدا ئەم عەقڵێتە بەڕاستی عەقڵێتێکە عەقڵێتێکی ناوچەگەریە من ئەگەر لە وەزارەتە بم ئەو لەگە وەزارەتە بێ ناوچەکەی خۆی پێش بخا و ئەو لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بێ ناوچەکە و دەڤەرەکە و منتیقەکەی خۆی پێش بخا و ناوچەکانی تر پشتگوێ بخا بەڕاستی ئەم جۆرە حکومڕانیە تەنها لە کوردستانە ئەوەی ئێمە بینیمانە بوونی هەیە بەداخۆ هاوڵاتیانی ئێمە بەدەست ئەم شێوازە عەقڵێت و ئەم شێوازە حکومڕانیەوە ئەناڵێن
بەڵێ کاکەریم ئێوە لە چیەوە هەوڵتاندا کە هەر حەو فراکسیۆنەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بیر لە لامەرکەزیەت بکەنەوە بۆ خزمەتی هاوڵاتیان چی وای لێوە کردوە هەنگاوتان چییە بێ؟ ئەڵێ یعنی پندێکی کوردەواری هەیە ئەڵێ ئەگەر کەسێک لە خنکانە بێت دەست بۆ کەفی شەبە لا مرکزیت پروژەیەکی گرنگەوە ئەو پروژەیە کە بستنەوەی گۆڕانەوە ئێمە لە سەرەتای دروستبوونی بستنەوەی گۆڕانەوە قەناعەتی تەواومان پێ بۆ بەرنامجمان بۆ پرۆژەشمان بۆ لە پەرلەمانی کوردستانەوە ئەتەنانە سیستەمی حزب هەیکەلی حزبایەتی بزوتنەوەی گۆڕانیش لەسەر سیستەمی جۆرێک لە لامەرکەزی دەستنیشان کراوە ئەو نەعەدالەتیانەی کە ڕوون و دیار و ئاشکران وا ئەکا کە هەر تاکێک خاوەن بەرپرسیارەتیەک بێ کە لەسەر شانی بێەوە نوێنەرایەتی هەرکەس نوێنەرایەتی ناوچەیەک یان کۆمەڵێک بکە هاواری ئەو کۆمەڵە خەڵکە بگەێنێ بەوەی کە کاکەیتر لە تەحملی خەڵکان نەما ناکرێ بۆ نمونە ڕۆژانە زیاد لە نزیکەی 50,000 بەرمیل نەوت لە گەرمیان دەربهێنرێ و بەبەر چاوی هەمووان و ببرێ و نزیکەی 50 گوند لە گەرمیانە کارەبای نەبێ لە نزیک یڵگەی کۆرمۆری من نمونەیەکی بچووکت پێڵم کە یعنی ڕێژەیەکی زۆر غازی ناوچەکانی کوردستان ڕۆژانە 1000 تەن غازی لە بەرهەمێنرێ بەداخەوە لە نزیک ئەو کێڵگەیە نزیکەی 10 گوند بەس کارەبای نییە نزیکەی 20 گوند بەس ڕێگەوبانی نییە قوتابخانەی نییە ئەم خەمانە وای کرد کە بۆ نمونە تەواوی فراکسیۆنەکان و تەواوی ئەوانەی کە هەست بەرپرسیارەتی بکەن یعنی ئەم زەنگە بەکوێی بەرپرسیارەتی هەرێمی کوردستان بدرێت بەسە ئەم شێوازە حکومداریە قبول ناکرێ و ئەگەر بێت و گۆڕانکاری لە عقڵەتی حکومداری و حکومڕانی هەرێمی کوردستانە نەکرێ بەدڵنیاییەوە من لێرەوە لێم هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو هاوڵاتیانەی کە زوڵم و ناحەقی لە حکوومەتی دیکتاتۆری بەعس قبول نەکرد بەدڵنیاییەوە تەحملی ئەم بارودۆخە ناکە کە مناڵەکەی نان نەبێ بیخوا و کە مناڵەکەی موچەی نەبێ کە بژێوی ژیانی باش نەبێ من پرسیاری لامەرکەزیم کرد ینی ئێوە لە چیەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێز ڕوونی کردەوەکو فراکسیۆنی خۆتان لەگەڵ لامەرکەزیان هەنگاوەکانتان چی دەبێ و ئەتانەوێت لە ڕێگەی لامەرکەزیەوە ئەم نەعەدالەتیانەی کە بەڕێز باسیەکەی ئەو 50 گوندەی کە خەڵکی عزیزی سەمدیدەی گەرمیان کارەبایان نییە چۆن بتوان ئەمانە چارەسەرکەن هەنگاوەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەو هەنگاوانە بن کە بەپێی یاسا و بەپێی یاسا کارپێکراوەکان ئەنجومەنی پارێزگای سلێمانی توانی دەستی بەوە پێشەوەی بچمە سەر وڵامی ئەو پرسیارە بەڕاستی یاسای ژمارە 30 ساڵی 2009 ئەنجومەنی پارێزگاکان بەپێی ئەم مادانەی ئەو کە لەم یاسایە یەشتان نەتوانراوە بەندەکانی ئەم یاسایش جێبەجێ بکرێت لە پارێزگاکانە بۆ نمونە چی ئەنجومەنی پارێزگاکان دەسڵاتێکی چاودێری تەواو بێت لە ناو سنتەری پارێزگاکانە بەڕاستی تا ئێستا من ئەمەت پێ بڵێم ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە زیاد لە نزیکەی 12 لیژنەی هەمیشەیی هەیە نزیکەی پێش سیارەی نییە بۆ کاروباری لیژنەکان و ئەو نەعەدالەتی لە هاوڵاتیانش بگڕێت دازگا چاودێرەکانش بە شێوازێک پەکخراوەکە یعنی ڕۆڵی کارای خۆیان نابینن بۆیە ئەم بابەتە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە باسەکرێ و کە ئەبێتە بۆتە پرۆژەی هەر حەوت فراکسیۆنەکە بۆی کە لیژنەی تایبەتمەندی بۆ پێکێنرا ئەم بابەتە ئەبێ ئەنجومەنی پارێزگای سلێمانی وڵامێک وەربگرێ هەر نەبێ کە بەڕاستی ئەو داهاتای لە سنوورەکە هەیە بەشی خۆشگوزەرانی هاوڵاتیان و بەشی پرۆژەکانی هاوڵاتیانی لێ دەستەبەر بکرێ بۆی بتوانێت لێ ڕێگەی دام و دەستگای ئیداریەکانی ناوچەکەەوە خزمەتی هاوڵاتیانی پێ بکرێ و هەروەها لە ڕێی ڕۆتیناتی ئیداریشەوە وا بکرێت کە هاوڵاتیەکی گەرمیان یاخود هەڵەبجە یاخود ڕاپەڕین بۆ واژوویەک پێویستی بەوە نەبێت کە سەردانی وەزارەتێک بکات لە هەولێر و دواتر بە میزاجی شخصی پێچێ سکرتێری وەزیرەکەیان بەرپرسی ئیستعلاماتی وەزارەتەکە هەر ڕێگەی پێ نەدرێت بچێت داخلی وەزارەتەکەش بێ بەڵێ ئەگەر ڕمۆلەت کاکەریم کاکاروان لە دوای ناوهێنانی یان باسکردنی مەرکەزیەت کۆمەڵێک تانەوتە شەر و بەتانانەت تا تەخوینکردنی شاتۆتە ئاراوە ئەمە بۆ ینی پێت وایە ئەمە لامەرکەزیەت ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێز ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان لەگەڵ دوو ئیدارەین لەگەڵ بێهێزکردنی حکوومەتی هەرێمی کوردستانن لەگەڵ کامیانن ینی بۆ ئەمانەی لێکەوتۆتەوە ینی هەندێک تەنانەت گەیشتۆتە ئاستێگەڵێن ئەمانە نەوێت سلێمانی پارچە پارچەکەن حکوومەتی هەرێم پارچە پارچەکەن ئەمانە بۆ هاوڵاتیان ڕوونکەیتەوە نیەتی ئێوە چییە لەم بارەوە کاک زاناجیان من ئەمە ڕوون دەکەمەوە بۆ جەناب و بۆ بینرانی بەڕێزیش بۆی کە ڕوون بێ لای هەموو خەڵکی کوردستان بەداخەوە تاقمێک پەیدا بوون لە هەرێمی کوردستان کە هەر کاتێک بیڕوان جیاواز بێ لەگەڵ جەنابەت یاخود لەگەڵ هەر کەسێکی تر بەجاش و خۆفرۆش ناوی دەبن ئەمە تاقمێشی ترسناکەن کە ئەمانە کارانگازی نەرێنی و خەتەر دروست دەکەن لە سەرتەواوی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان
وامانە کاریگەری تەواویان دەبێت لەسەر پەخستنی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان چکە دەکرێت ئێمە لەسەر پرەنسپە سیاسەکان قسە بکەین بە بۆچوونی جیاواز بە نەتیجەش ئامانجێشی هاوبەشمانەیە کە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. گرنگ نییە کە ئایا تۆ باوەڕ بەلا مەرکەزێت هەیە نییە، بەڵام گرنگە کە خەڵکانێک باوەڕێک بێتی تۆ تەخوینیان نەکەی تەشیریان نەکەی. بەداخەوە پێم وایە ئەمە مەبەستی سیاسی لە پشتەوە زیاتر ئەگەر نا سیستمی لا مەرکەزێت بە پێچەوانەوە حکومەتی هەرێمی کوردستان بەهێز دەکات، ئەمە تەقویەی دووبارە حکومەتی هەرێمی کوردستانە بە تایبەتی لە ڕووی سیاسی و دیپلۆماسی دەستکراوەی حکومەتی هەرێمی کوردستان تا بتوانێت پێداچوونەوەیشی ورتر بە شێوازی ئیدارەداندا بکاتەوە، بە شێوازی خۆبەڕێوەبەریدا بکاتەوە، بە شێوازی علاقاتی دیپلۆماسی خۆیدا بکاتەوە، تەقوی کۆمەڵێک علاقاتی دەرەچی و داخلی بکات لە ناو خۆیدا و بتوانێت سەرکەوتن و کۆمەڵێک ئەنگاوی دڵخۆشکەر بەدەست بێنێت بۆ تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و خزمەتی پێ بکات. وەکو باستم کرد ئەمە دیسنترەلایزیشنە واتە لا مەرکەزێتە فێدرالیزم نییە. ئێمە خۆمان لە هەرێمی کوردستان شەڕێکی گەورەمان لەگەڵ حکومەتی ناوەندی خواستی فێدرالی بوو کە بەدەستمان هێنا. ئێستا سەیرە بەلامەوە کە خەڵکانێکم لە ناو هەرێمی کوردستان لە کاتێکدا کە ئەمە لە کارنامەی حکومەتی هەرێمی کوردستان لە بەشی کارجێڕی لە مادەی یەکەم زۆر بە وازەحی هاتووە کە حکومەتی هەرێمی کوردستان یەکێک لە ئەولویەتەکانی سیستمی لامەرکەزیە و سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان خۆی لە ناو پەرلەمانی کوردستان بە وتار یەکێک لە خاڵیەکانی وتارەکەی و لە ئەولویەتەکانی حکومەتی هەرێمی کوردستانی کابین نوێم ئەم خاڵە بووە و سەرباری ئەمەش ئەم چەمکە نەوە دوایینەوەی شۆڕشی کوردی سەرکردایەتی سیاسی کوردی هەڵگیری ئەم چەمکە بوون. هەموو سەرکردە سیاسەکانی کوردستان باوەڕیان بە سیستمی لامەرکەزی هەبووە. سەیرە بەلامەوە ئێستا خەڵکانێک هەم بۆ بەلا ڕێدابردنی ڕای گشتی و چاواشەکردنی ڕای گشتی بەو شێوەیە قسە بکەن و گوتار و گفتاری بەم شێوە بدەن بە خەڵک. من کاکزانە دەمەوە ڕوون بکەمەوە کە ئەم سیستمە بە هیچ شێوەیەک ناکرێت حساسیت تێدا بێ و ناکرێت بەتە شەمزات وەربژیرێت. ئەم سیستمە سیستمێکی گرنگە و من پێم وایە چۆن پارێزگای سلێمانی پێویستی پێێتی، پارێزگای هەڵەبجەش پێویستی پێێتی، پارێزگای دهۆکیش پێویستی پێێتی، وەک چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕی پێێتی، بزودنەوەی گۆڕان باوەڕی پێێتی، من دڵنیام پارتی دیموکراتی کوردستانیش باوەڕی پێێتی، ئەمە لانە معارەزەکان باوەڕیان پێێتی، چونکە ئەمە بۆ خزمەتکردنی خەڵکە. ناکرێت ئێمە لەسەر پرسێک هاوتەریب نەبین کە خزمەتی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکات. من چەند شتێک پێ بڵام کاکزانە بۆچی لامەرکەزێت چەندە مهمە، گرنگی لامەرکەزێت لە چیدایە. کاتێک کە باس لە بوونەی تەحتی دەکەم کە پاستی بیلدینگەی کاکەریم باسی کرد لە منطقەی گەرمیان لە کۆرمۆرەوە ئەم غازەکە دەردەهێنرێت. ئەم پارێک کە پاستی بیلدینگە ئەسەفێکی گەورەیە لە بری ئەوەی کە لە منطقەکەدا سەرڕۆ بکرێتەوە کە بەشێکە لەم عقودەی کاتوە کە سەدا 15 بە جۆرەی گرێبەستی عقودی مشارەکە کۆنتراکت شێر ئەگریمنت هاتووە بە وازەحی لە گرێبەستەکانی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیەکانی بەرهەمهێنانی غاز و نەوتدا بەداخەوە دێت پارەکە دەێنرێتەوە بۆ هەولێر لە هەولێرەوە ناگەڕێتەوە بۆ شارەکانی تر. ئێمە پرۆژەمان تەقدیم کردووە لەسەر چۆنێتی هەرزانکردنی بنزین، لەسەر چۆنێتی هەرزانکردنی نەوتی سپی کە ئەمانە ئەگەر لامەرکەزێت و جوودی هەبووە لە هەرێمی کوردستان زۆر بە ئاسانی پارێزگارەکان دەیانتوانی بیکەن. بەنوێ ئێستا لترێکی بنزین لە بنزینخانەکانی هەرێمی کوردستان ئەگەر 500 دینار بۆ 600 بۆ 700 بێت نرخێکی سابتی نییە. ئەگەر نرخێکی دیاریکراو بێت ئەوە لە ئێستادا بەهۆی دابەزنی نرخی نەوت و هەبوونی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا لە جیهاندا و کەمبوونەوەی خواستی بەکارهێنانی نەوتی سپی و بنزین کە بە تایبەتی نەوتی سپی کە لە دنیادا کەمترین کات بەکاردەهێنرێت جگەرە وڵاتە دواکەوتەکان بە شێوەیەکی زۆر بەرچاو دابەزیوە. هەرێمی کوردستان 5 سەرچاوی دابینکردنی بنزینی هەیە. بەشێکی زۆری دابینکردنی بنزین دەکرێت بە 100 دینار تەنها 100 دینار لتری 100 دینار کوێ بۆ هەرێمی کوردستان بە ڕسوماتی گومرجی هەموو پارانەی کە لە گومرکانە وەردەگیرێن 100 دیناریتر بۆ 150 دیناریتر بێستەر دەکاتە 250 دینار و تا پارێزگارەکان کە دەسەڵاتیان هەبووە دەتوانی لترێکی بنزین لە کۆی پارێزگاکان لە 300 بۆ 400 دینار تەحتیت بکەن. نەوتی سپی لە ئێستادا بۆتە 15 بەرمیلی بۆتە 15 دلار لە کاتێکداما پێشتر بە 6 دلار بووە. ئەگەر لامەرکەزێت هەبووە پارێزگاکان دەیانتوانی ئەنجومەنی محافزەکان دەیانتوانی خۆیان بودجەیەک تەرخام بکەن نەوتی سپی بکڕن و دواتر لە کاتێکی باشتر بە هاوڵاتیانی فرۆشنەوە لە بری زەرکردن قازان بکەن و هاوڵاتیانش قازانجیان دەکرد. پرۆژەی کارەبا ئێمە پرۆژەیەکمان تەقدیم کرد لە پەرلەمانی کوردستان. پرۆژەکە بۆ کە بتوانین کارەبا لە ڕێگەی وزەنوێبووەکانەوە تاقەی شەمسی بەرهەم بێنین کە ئەمە یەکێکە لە خواستە گرینکان لە دنیادا ئێستا کاری لەسەر دەکرێت. وڵاتێکی وەکو نەرویج کە لەم وڵاتانەیە زۆرترین ڕێژەی نەوتی هەیە بە نەوتی یەدەگیشەوە بەڵام کارەباکەی 190 لە تاقەی شەمسیەوە بەرهەم دەهێنرێت لە وزەنوێبووەکانە بەرهەم دەهێنرێت لە وینتۆرباینەوە بەرهەم دەهێنرێت. ئەمانە کۆمەڵێک شتن کە پارێزگارەکان خۆیان دەتوانی بیکەن. پارێزگای سلێمانی و پارێزگای دهۆکیش دوو شوێنی مؤهلن کە بتوانن وینتۆرباین واتە تۆرباینی بایی گەورە دابنێن کە کارەبای منطقی پێ بەرهەم بهێننەوە. ئەمانە کۆمەڵێک ڕێکارن کە لامەرکەزێت پێویستە. من بەلامەوە سەیرە چێ هەیە بتوانێت دژایەتی پرۆسەیەکی وا بکات کە خزمەتی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات. لە کاتێکدا هەمومان گەشتین بۆ قەناعەتەی کە ئیدارەدانی ئێستای هەرێمی کوردستان ئیدارەدانێکی سەرکەوتونیە، ئیدارەدانێکی مۆفەق نەبووە، بەڵێ قەیرانی گەورە هەیە، بەڵێ بەهۆی کۆمەڵێک قەیرانی قەیران بووە کە بە میرات گراون بۆ حکومەتەش و قەیرانی تریشی بەسەردا هاتووە، بەڵێ کۆمەڵێک مەشاکل لە شێوازی ئیدارەدانی حکومەتی هەرێمی کوردستاندا هەبووە بە ئێستاشەوە. بەڵام کە گەشتین بۆ دەرەنجامە کاتی ئەوە هاتووە کە هەمومان باوەڕمان پێێتی بیکەین بەکردار. ئەمە کۆمەڵێک
چەمکن دەتوانین بە پراکتیزان بکەین لە هەرێمی کوردستان و من دڵنیام تەواوی پارێزگاکان سەرکەوتوو دەبن و دووبارەی دەکەنەوە ئەم پرسە تکایە نابێ بە هیچ شەوەیەک ئەگەر ئەم جوملەیە تەواو ئەم جملەیە گەر تەواوکەم کارزانە تکایە ئەم پرسە ناکرێت بە تەشەمزات وەربگیرێت نەکەس دەکرێت خۆی بک بە خاوەنی بەتەنیا نەکەس دەکرێت خۆی بک بەرەیەکی دژ بم پرسە پرسێکی گرنگی نیشتیمانیە لە ڕێکەوتنامەی سیاسی سێلانە بەشدارەکەی حکوومەت هەرێمی کوردستاندا هاتووە لە ڕێکەوتنامەی بینی گۆڕان و یەکێتیدا هەبووە لە ڕێکەوتنامەی بینی یەکێتی و پارتیدا هەبووە لە ڕێکەوتنامەی بینی پارتی و گۆڕاندا هەبووە لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و هێڵە گشتەکاندا هەبووە سەرکردایەتی سیاسی کوردی نەوە دوایینەوە بە هەموو حزبە جیاوازەکان باوەڕیان بەم پرسە هەبووە ناکرێت ئێستا ئێمە نادیدەی بگرین ناکرێت ئەمە خوێندنەوەیەکی ورد و دراسەیەکی ئەکادمی بۆ نەکەین و باوەڕمان پێی نەبێت ئەم پرسە پرسێکی زانستیە کاکزانە ناکرێت بۆ بەستی سیاسی قسەی لەسەر بکرێت لا مەرکەزیەت بە هیچ شێوەیەک بوعدی سیاسی نییە تەنها ئامانجی ئیداری و کارجێڕیە ئەم ئامانجەش کاتێک کە دەپێکرێت سەرکەوتنێکی گەورە و پارێزگاکان دەهێنێت و پارێزگار دەتوان ڕۆڵی باڵوێز ببینێت قایمقامەکان دەکرێت دووبارە تەقوێ بکرێنەوە مدیر ناحیەکان دەتوانن ڕۆڵی خۆیان بینن و خەڵکیش دەتوانێت پرۆسی سیاسی بەشداری بکات لە پرۆسی قەراری پارێزگاکانی خۆیدا و پرۆسسی دیموکراسی بەقووەتر بکات و لیبرالیزم لە هەرێمی کوردستان بە شێوەی سەرکەوتوان بواری جێبەجێ بە شێوە گشتەکەی دروستکردنە بۆ ئەمانە بە شێوە گشتەکەی تۆ باسی کرد بەڵام هاوڵاتیە کە ئێستا بینەری ئێمەیە مەسەلەن لە ڕێگەی لە مەرکەزیەتەوە چی لە دەستەچێ لە ڕێگەی لا مەرکەزیەتەوە چی بەدەستەهێنێ چی ئەگا بەم هاوڵاتی کە موچەخۆر نییە کە دوکاندارە کە کاسبە ینی ئێمە هەر ئەڵێ موچە نەهات موچەی فەرمانبەران نەهات بەڵامە ئێو هاوڵاتیانی لەسەر جادەن یا وڵاتیانی دوکاندارن یا وڵاتیانی عەرەبانچین کرێکارن ینی لا مەرکەزیەت چی بەم خەڵکانە ئەبەخشێت کاکزانە هیچ شتێکیان لە ناستنێتەوە ئەمە حقەتێکەوە لە هەمان کاتیشدا دووبارە حکوومەتی هەرێمی کوردستانی شەڵناوەشێنەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەهێز دەکات بەڵام لە بەرامبەردا ئەرچی بەرپرسیارەتی پارێزگاکان زیاتر دەکات و پارێزگاکان بەرپرسیار دەبن لەوەی کە داهاتی محلی خۆیان داهاتی داخلی خۆیان بە شێوەیەکی شەفاف و بە شێوەیەکی ڕوون لە خزمەتی هاوڵاتیانی خۆیاندا دابین بکەن و خزمەتی خەڵکی خۆیانی پێ بکەنەوە بەنمونە کاسبکارێک لە پارێزگای دهۆک ئەو کاتە ئەوەندەی کە اعتیمادی لەسەر پارێزگاری دهۆک دەبێت ئەوەندەی اعتیمادی لەسەرەوە نابێت کە چۆن لە سنتەرەوە بڕیارێک دەدرێت ئەمە ڕێگرتنیشە لە حکوومەتێکی پۆلیسی ڕێگرتنە لە بیرۆکراسیەت ڕێگرتنە لە مۆنۆپۆل و احتیکارخوازی ئەگەر بێت و احتیکاریش لە سنتەردا هەبێت و لە حکوومەتی هەرێمی کوردستانیشدا هەبێت کاتێک کە پارێزگارەکان دەسەڵاتی خۆجێ خۆیان پتە دەکەن ئەنجومەنی محافظە دەوری پەرلەمانی و ڕقیبێکی کارا دەبینێت ناو ئەنجومەن لەناو پارێزگاکاندا ئەو کاتە هاوڵاتیان سوودمەندی یەکەم دەبن لە بەرامبەرشدا حکوومەتی هەرێمی کوردستان سوودمەندی یەکەم دەبێت و پارێزگارەکانیش ئەرچی بەرپرسیارەتیان زیاتر دەکات و ئەرچیشیان زەحمەتر دەبێت بۆ زانیاری جەناب و بینەرانی بەڕێزش کاکزانە لا مەرکەزە بمانای سوکردنی ئەرچی ئیداری پارێزگاکان نایەت ئەم کاکەریم و هەڤاڵەکانی ئەرچیان زۆر لە ئێستا زەحمەتر دەبێت چونکەم کاتە دەبێت ڕنگڕێژی بودجەی خۆیان ڕنگڕێژی مستەقبەلی خۆیان استراتیژی ئاوادانکردنەوەی ئەم پارێزگایە بە شار و شارۆچکەکان و قەزا و ناحیەکانەوە بەگشتی دەکەوێت سەرشانی ئەمانەوە استراتیژ و پلانیان و بەرپرسیارەتێکی ئەوەندە گەوریان لە سەرشان دەبێت من دڵنیام هەموو ئەندامانی ئەنجومەنی محافظە بۆ پڕی بوێری و لە خۆبردووە توان سەرکەوتوو بن لە مەرکە و لە بەرامبەرشدا حکوومەتی هەرێمی کوردستانی توانە سەرکەوتوو بێ لە هاوکاریکردنیان و حکوومەتیش دەتوانێت بەگشتی خزمەتاوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات ئەمەی کە دەکەوێت سەر ئەرچی حکوومەت بودجەی گشتی دەوڵەتە و لە هەمان کاتدا بودجەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە پاراستنی سیادەی هەرێمی کوردستانە بڕیارە گشتەکانی گشتی سیاسی دیپلۆماسیەکانی هەرێمی کوردستانە ئەمانە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستان دەبن لە بەرامبەردا پارێزگارەکان دەتوانن خزمەتگوزاری ناوشارەکانی خۆیان و سنووری پارێزگاکانی خۆیان بکەن حتا ئاوادانکردنەوەی بینی پارێزگاکانیش ئەرچێک دەبێت لە ئەرکانی وەزارەت و حکوومەتی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستاندا بەڵێ ئەگەر ڕێبولات کاکاروان کاکەریم پلان و هەنگاوی داهاتوو چی دەبێت چیتان دیراسە کردووە مەسەلەن بۆ نمونەگەر بێت و لا مەرکەزیەت هەبێت لا مەرکەزیەتی کارژێڕی و دارایی داهاتی گەرمیان ئەو داهاتی کە لە چوارچێوەی لا مەرکەزیەت دیاریکراوە چ خزمەتێکی هاوڵاتیشی هەژاری پێ ئەکرێت چ خزمەتی کاسبکارێک عەرەبانچیە کرێکارێکی پێ ئەکرێت بەڵێ بەنسبەت ئەم پرۆژەیەکی ئێستا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی باسی لێوە ئەکرێت و ئەبێتە پرۆژەیەک و ئاراستەی لایەنە پەیوەنددارەکان ئەکرێت و ئەو نێگرانیانەی کە لێکەوێتەوە بەڕاستی ئەم کاتێک کە ئێستا پرۆژەکەی تیان ڕاگەێنرا وەکو تێبینیەک لە لای هەندێک لایەن ئەوەیە کە تێبینەکەی لە ئێستادا بۆ نمونە بارگرژیەک هەیە لە نێوان ئەو هێزانەی کە چەکیان بەدەستە بەداخۆ لە حکوومەت لە هەرێمی کوردستانە تا ئێستا هێزی پێشمەرگە نەبووتە هێزیەکی یەکگرتووی نیشتیمانی هەتا ئێستا هێزی بۆ نمونە هێزی هەفتامانەیە هێزی هەشتامانەیە هێزی ئاسایشی سەوزمانەی و ئاسایشی ئەوەشمانەیە زەردمانەیە بۆیە ئەم هێزانە لەبەرەوە یەک نەگیراون و بارگرژیەکیش لە زینی وەرتێ لە چەند
ڕۆژی ڕابردووە ڕوویداوە لە نێوان بە تایبەتی لە نێوانی کێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە بۆیە ئەم بابەتە بە شێوازێک وەرگیراوە کە بەڕاستی وەکو حساسیەتێکی پیات و وەکو ئەوەی کە دەستبردن بۆ زەختێک یان گوشارێک لە لای بەشێک لە وڵاتیان و لای بەشێک لە لایەنە سیاسەکانیش بەو شێوازە کەوتۆتۆ بەڵام ئەم بابەتە ئەگەر ئێمە جێبەجێ بکرێ بە شێوازێک کە لەگەڵ لامەرکەزیەتە دەستگا چاودێریەکانیش ئەبێت تونند و تۆڵ بکرێن ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە خۆڕاستە حکوومەتێکمانێ بەناوی حکوومەت هەرێمی کوردستان بەڵام دەستگا چاودێریەکان ڕۆڵی خۆیانیان نەبینیوە ئێستا پەرلەمانی کوردستان مقەسیری یەکەمە لە نەدانی موچە ئەگەر وەزارەتی داراییان ئەگەر ئەنجومەنی وەزیران نەتوانێت موچە و بودجەی هاوڵاتیان دابینکە ئەوە پەرلەمانی کوردستانە ئێستا بۆ خۆی بێدەنگ دانیشتۆ هیچ کۆبوونەیەک یان هیچ بەدۆداچوونیە یا هیچ بانگێشکردنێکی نەکردێ ئەگەر پرۆسەی لامەرکەزیش جێبەجێ بکرێت لە سنووری هەر چوار محافەزەکەی هەرێمی کوردستانە ناکرێت بۆ نمونە ئێمە لە سلێمانی داواکەین لە هەولێر شتێکی تربێ ئەگەر جێبەجێش بکرێ ئەگەر لایەنێکی چاودێری تونند و تۆڵ وەکو ئەنجومەنی پارێزگا وەکو چاودێری دارایی وەکو دەستەی نزاها وەکو سربەخۆکردنی دادگاکان ئەمانە ئەکتیڤکردنی داواکاری گشتی ئەگەر ئەمانە لە پاڵ لامەرکەزیەتەکان نەبێ بەڕاستی ئەم عقلێتە هەر ئەو عقلێتەیە کە حکومداری هەرێمی کوردستانەکە بۆیە لە پاڵ لامەرکەزیەتەکە پێویستە ڕۆڵی ئەو لایەنانش کە باسم کرد بەرچاو ئاکتیڤ بکرێ بۆ ئەوەی کە ئەم لامەرکەزیەتەی باسەکرێ هاوڵاتی بەرهەمەکەی ببینێ هاوڵاتی بزانێ کە خۆشگوزەرانی بۆ هێنێ لە لامەرکەزیەتی داراییە هەر نەبێ 100% ئەو داهاتەی کە لە سنووری پارێزگاکە ئەگەڕێتەوە بۆ پارێزگاکە و لە خزمەتگوزاری ناوچەکە سەرفەکرێ و خەرجەکرێ بەڵام بەداخۆ گەیاندنی پەیامەکەش هەندێک بەڕێز کە ئەم پەیامانە باسەکە یاخود ئەیگەیەنێ بە شێوازێک باسەکرێت کە ئێمە هەرێمێکی فیدراڵی ڕائەگەیەنرێ نەخێر ئەمە هەرێمی فیدراڵی نییە ئێمە لە هەرێمی فیدراڵی ئەتوانرێ موچە و بودجە و ئەوانە دابین بکرێ لە پارێزگایەکە کە لامەرکەزی بۆ نمونە لە پارێزگای سلێمانیا کە لامەرکەزی سوودی 120 بە هاوڵاتی بگەێنێ بە دڵنیاییەوە لە پارێزگا هەولێر و لە پارێزگای دووهەکە پێچێ سوودی 160 بۆ 70 بگەێنێ لەبەرەوەی ئێستا ئێمە سنووری پارێزگای سلێمانی تەنها هاوسنووری لەگەڵ وڵاتی ئێران و بەشێک لە ناوچەکانی خوار و عێراق وەکو ئیداری سلێمانی بەڵام لەو کاتا ئێمە ناوچەکانی پارێزگای هەولێر و پارێزگای دۆک هاوسنوور لەگەڵ سنووری ئێران و وڵاتی تورکیا و وڵاتی سووریا و بەشێکی زۆریش لە ناوچەکانی عێراق یعنی ئەگەر ئەم داهاتانەی لەم سنوورایە لەوێشە بە زیاد و بەوە ئەکرێ ئەبێتە هۆی بژاندنەوەیە کە ئەو دەستانەی کە باسم کرد دروست بکرێنەوە لایەنە چاودێرەکان ئەکتیڤ بکرێن ئەبێتە هۆی بژاندنەوە بەڵام ئەگەر بەم عقلێتەوە و بەم شێوازەی کە حکومداری هەرێمی کوردستان ئەکرێ بەم شێوازەشۆ بێن لامەرکەزیەت جێبەجێ بکرێ بە دڵنیاییەوە من ناتوانم ئەو مژدەیە بگەێنم بڵێم کاکە لامەرکەزیەت کارتێکی فرادڕەسی هاوڵاتیانە پێویستە لە پاڵ پەسەندکردن و جێبەجێکردنی پرۆژەی لامەرکەزیەتە ڕۆڵی ئەنجومەنی پارێزگا دەستگا چاودێریەکان وەکو دەستەی نەزاها چاودێری دارایی داواکاری گشتی دادگاکان ئاکتیڤ و چالاک بکرێن بۆ ئەوەی بەڕاستی لە هەر شوێنێکا کەم تەرخەمی بنیا ئیجراعاتی یاسایی و کارگیری و ئیداری لەگەڵا بکرێ خۆی ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ماوەی ڕابردووە چەندین کەیس و چەندین بەدۆداچوونمان بۆ داومانەتە داواکاری گشتی و داومانە بە دادگاکان بەداخەوە ئەو بەروبوومەی نەبووە کە ئێمە تەسەورمان کردەوە یاخود لایەنی کەم تەرخە نەتوانرا ئیجراعاتی لەگەڵا بکرێ و ئەنجومەنی پارێزگاکانیش بەڕاستی لە ماوەی 4 ساڵی ڕابردووە یاخود 5 ساڵی ڕابردووە نەتوانراوە بۆ شێوازە ئەکتیڤ بکرێت بتوانێت تەنها بەڕێوەبەرێکی گشتی هاوکارنەبوونی سیستەمی حکومڕانی کوردستان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناوخۆ هاوکارنەبوونی ئەکتیڤ نەبوون و چالاک نەبوونی داواکاری گشتی و دادگاکان وەکو بینیمان لە گەرمیان لە ماوەی چەند مانگی ڕابردووە خۆپیشاندانیان کرد و دوای خۆپیشاندانەکەش لەلایەن دەسڵاتدارانەوە ئەو دادوەرانە هەرێکی بەلایەکان نەقڵ کریان و گۆسترانەوە بۆ شوێنەکان یعنی ئەمانە بۆتە ڕێگریەکە تا ئێستا ئەنجومەنی پارێزگاکان هەیکەلێکی ئیداری خۆی نییە تا ئێستا ئەنجومەنی پارێزگاکان بودجەیەکی پێویست دەبەردەسی نییە هەتا ئێستا بودجەی هەر هەرێمی کوردستان لە 2014 خاوەن بودجە نییە ینی پارێزگاکان خاوەن بودجە نین تاکو بێ لە ئەنجومەنی پارێزگا مساعدەقەی لەسەر بکرێ ئەوانە بۆیە لەگەڵ پرۆژەی لامەرکەزیەدا پێویستە تەواوی لایەنە ئیداری و پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش هاوکار بن بۆ جێبەجێکردنی ئەم پرۆسەیە وەکو وتم ئەگەر لە سلێمانی 100 سوودی هەبێ بە دڵنیاییەوە لە هەولێر و لە دووهۆک سوودی زۆرتر ئەگەێنێ بە وڵاتیانە تاکو ناوچەکانی بۆ نمونە سنووری ئیداری سلێمان و سنووری ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڵێ هەندێک کەس پێی وایە و تەنانەت پەرلەمانتاریشن ڕەنگە هاوڕێی کاکاروان بن مەسەلەن بەڵام لە فراکسیۆنەکەی ئەو نەبن مەسەلەن
ئەڵێن ئەوانەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە داواکردنی لا مەرکەزیەت ئەیانەوێت سلێمانی جیاکەنەوە ئەیانەوێت خیانەت بکەن بۆ چوونی بەڕێستانەوە کە ئەندامێکی ئەنجومەنی پارێزگا پێت وایە نیەتی ئێوە ئەوە بێت یان نێتی ئێوە ئەوەیە بەڕاستی وڵی سنووری پارێزگای سلێمانی مێژۆگەی دیارە و مێژووی بەرخودان و بەرگری خەڵکی شاری سلێمانی و ناوچەکانی گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجێش دیارە ژمارەی قوربانیەکانیش دیارە و ڕاپەڕین و هەموو ئەوانە دیارە کە خەڵکی ئەم ناوچەیە خەڵکێکن حەزیان بە پێکەوە ژیانە و حەزیان بە ئەوەیە کە هەموو هەر چوار پارچەی کوردستانێک بگرێتەوە نەک پارچێک لە پارچەیەکی درجیا بکرێتەوە بەڵام ئەو شێوازە حکومڕانەی کە لە هەرێمی کوردستانە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بە تەواوی وەزارەتەکانەوە بەڕاستی وای کردێ کە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بیر لەوە بکەنەوە کە بۆ ئینقازکردنی هاوڵاتیانەوە بۆ بەکەرخستنەوەی پرۆژەکان دەست بۆ لامەرکەزیەت ببرێ بەڵام من لێرە حەزەکەم یەک تێبینی تریش بدەم بە نسبەت ئەوەی کە کەم تەرخەمی هەبووە لە ناوچەکان و خزمەتگوزاری وەکو پێویست نەگێتە ناوچەکانی سنووری ئیدارەی سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین بەڕاستی پێش ئەوەی ئێمە پەنجەی تۆمەت بۆ هەر کەسێک ڕابکێشین ئەوە ینی زەعیفی نوێنەرانی ئەم ناوچەیە بووە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە پەرلەمانی کوردستان کە نەیانتوانیە وەکو پێویست نوێنەرایەتی خەڵکی ئەم ناوچەیە بکەن بۆ یعنی بۆ نمونە سەرۆکی شارەوانی کەلار 4 ملیۆن بێ وەزاخۆ ئەوە بێ و بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای گەرمیان 18 ملیۆن بەردەسەی بێ بەڵام زاخۆ یان دوهۆک یان هەر شارێکی تر بۆ نمونە 80 ملیۆن بێ چەند قات بێ 180 بێ ئەمە بەڕاستی ڕۆڵی ئەم نوێنەرانەی ئێمە ڕۆڵێکی لاواز بۆ لە حکوومەتی هەرێمی کوردستانە و لە پەرلەمانی کوردستانە نەیانتوانێت نوێنەرایەتی ئەم ناوچەیە بکەن لە ئەنجومەنی وەزیران و لە حکوومەتی هەرێمی کوردستانیشە بەڵێ کاکەریم کاکاروان زۆر لە مەسلەی بەحسکردنی لا مەرکەزیەت ئێستا دووبەرە هەیە لای هەندێک کەس بەرەی عراقچی و بەرەی کوردستانی ینی هەندێک ئێستاوانی داوای لا مەرکەزیەتەکە نەمانە عراقچین تێڕوانینی ئێوە بۆ ئەم دابەشکاریە بۆ بەر لەوەی کە وەڵامی پرسیارەکەی جەناب دەمەوە من حەزم بە جواب و جوابکاری نییە بەڵام کاکەریم ناچاری کردم کاندێک شتێ ڕوونی بکەمەوە کاکزانە یەکەمینیان دەستگای چاودێریەکان لە هەرێمی کوردستان دەستگای چاودێری فعلی دەستگای پەرلەمانی کوردستانە کە یەکێکە لە مۆستە سەربەخۆکان کە پەرلەمانی کوردستان کە سەرۆکایەتەکەی لای یەکێتی نیشتیمانی کوردستانە و من لێرەوە ڕای دەگەێنم کە پەرلەمانی کوردستان وەکو ڕاستکردنەوەک بۆ کاکەریم کە پێم وایە علمی زۆری نەبوو لەسەرەوەی کە پەرلەمان چۆن فانکشن دەکات چۆن کار دەکات پەرلەمانی کوردستان تەنها سێ ئەرچی سەرەکی هەیە ئەرچی پەسەندکردنی بودجە و ئەرچی تەشریع و یاسادانانە لە هەمان کاتیشدا ئەرچی چاودێریکردنی هەیە ئەمە ئەم سێرکە بە یاسا دیاریکراون و لە هەمان کاتیشدا پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان شێواز و ئالیاتی مراقەبەکردن و ڕقابەی پەرلەمانی کوردستانی دیاری کردووە بە وازەحی کە چۆن پەرلەمانتار بتوانێت ئەمانە بکات بۆ شایەتی جەنابەت کاکەریم کە جەنابەت ڕەنگە زۆر ئاگادار نەبی پەرلەمانی کوردستان ڕقیبێکی زۆر باش بۆ سەر حکوومەت هەرێمی کوردستانەوە بەڵام پەرلەمان تەنفیزی نییە پەرلەمان ناتوانێت موچە دابەش بکات ئەم پرسیارە باشترە لە بەڕێز وەزیری دارایی کە لە پشکی کابینەی جەنابتە لە حەزبەکەی جەنابتە باشتر وایەکەم پرسیارە ئاراستی جەنابیان بکرێت و پێتوانە بێت کە ئێمە دەستەوەستان دانیشتوین و هیچمان نەکردێ بە من بەش بە حاڵی خۆم لەگەڵ کۆمەڵێک ڕەفیقم پرساندنی وەزیری داراییمان ئامادە کردووە هەر بۆ علمی جەنابەت دوای ئەم وەزعی پەتای کۆڕۆنایە پرسانەکەی دووبارە دەوروژێنی کە تەقدیمی سەرۆکایەتی پەرلەمانمان کردو بۆ ئاژۆی پێویستی یاسایی بۆ پێی کە جەنابیان بەرپرسی یەکەمن لە دابەشنەکردنی موچە لە بەرەوەی کە وەزیری دارایی معنیە بەکارەکە ئایا کەستی تر بەرپرسیار نییە ئایا گەندەڵی تر نیە لە هەرێمی کوردستان بەڵێ هەیە هەر یەکەشمان بە حەزمی خۆمان قەبارەکەی بەرمان دەکەوێت و هەموو ئێمە بەش بە حاڵی خۆمان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم بەرپرسیارەتی مێژوویە هەڵدەگرین پێمان وایە کە ئەم دەستکەوتانی کە لە کوردستان بەدیهێنراون ئێمە پشکی شەرمان بەردەکەوێت و ئەم کەم و کورتیانی کە هەشن بەشێکی بەر ئێمە دەکەوێت بەڵام بیرمان نەچێت بزوتنەوەی گۆڕانیش لە کابینەی هێشتن بەشدار بوو لە حکوومەتی هەرێمی کوردستان نەکرد ناتوانانی بەرپرسیارەتی هەڵبگرن تەنانەت ناتوانانی ماوەیەکی زۆریش ئیدامە بە حکوومەتی هەرێمی کوردستان بدەن ئەم بوردەکارانە حەق خۆیەتی کە لە بەڕێزیان لە وەزیری دارایی پرسێت چکە موچەیشی حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ پەرلەمانی کوردستانیش ئێستا واقعیەتی تا لە پەرلەمان دروست بۆ کاکزانە بەداخەوە بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها خاوەنی 21 کورسی پەرلەمانیە بە سەرۆکی پەرلەمانیشەوە
کە جەنابیان دەوری کەسێکی حزبی نبینێ لەوێت کەسێکی دەوڵەتمەدارە و هەوڵدا کە وەکو سەرۆشی پەرلەمانی کوردستان تەعامل بکات بۆ ئێمەوە 20 کورسی پەرلەمانیەوە ناتوانین بەرامبەر بە 45 کورسی پارتی ئیزافەتەن بە 11 کورسی کۆتا و ئیزافەتەن بۆ 12 کورسی کاکەریمیش کە لە زۆربەی پرسە سیاسەکان پشتیوانی کە پارتی دموکراتی کوردستان دەکەن بارتەقای 67 کورسی پەرلەمانی ناکەین بۆیە ناتوانین ئەرکی ڕقابی خۆماوەکو پێویست بەجێ بکەین بۆیە ناتوانین یاساکان بە شێوەیە لە شێوەکان بن کە بتوانین سووری تەواوی خەڵکی کوردستانی تێدا بێت ئەم پرسیارانە کاکەریم پێم باشە هەڵیگری بۆ کۆبوونەوەی جڤاتی جەنابەت و لە کۆبوونەوەی جڤات ئاراستەی ئەندامانی پەرلەمانی بەڕاستی بکەی واقعی ناو پەرلەمانی کوردستان پێ بڵێن و هەروەها لە وەزیری دارا بکەی بۆ واقعی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش پێ بڵێن ئەم بەرەیە کە دروست بۆ کاکزانە دووبارەی دەکەمەوە ئەمە ئاراستەیەکی خراپە من دووبارە تەمەنا دەکەم کەس لە کوردستان بەم عەقڵێتەوە بیر نکاتەوە پێی وابێ کە ئەو بەرەی کە وەکو تۆ بیر ناکاتەوە پێچەوانەکەی جاشە خۆفرۆشە خاکفرۆشە بە پێچەوانەوە ئێمە نیەتێکی گەورەیە و وەکو باسم کرد تەنها دەستکەوتەکەی بۆ یەشەتی نییە برادرانی بزوتنەوەی گۆڕانی شەڵگری هەمان دەستکەوتن پارتی دیموکراتی کوردستانی شەڵگری هەمان دەستکەوتە بۆ ئەم سوود بینی لا مەرکەزیت تەنها بۆ یەشەتی نییە تەنها بۆ گۆڕان نییە تەنها بۆ پارتی نییە بۆ تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەمانەشی کە متمانیان نەبەخشیوە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان کە دەنگدەری حەزبەکان نەبوون سی بە حەزب بەشدارەکانی حکوومەت و سی بە حەزب بەشدار ئەوانەی کە معارەزەن و بەشداری حکوومەتی هەرێمی کوردستانیان نەکردووە کاتێک کە باس لە پرۆژەی لامەرکەزیت دەکرێت باس لە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکرێت بەگشتی و پرۆژەیەکە پرۆژەیەکی سەرتاسەریە تەنها لە سلێمانی قەتیس نامێنێتەوە ئەم پرۆژەیە بۆ هەڵەبجە شەڕاستە بۆ دۆک و هەولێری شەڕاستە بەڵام وەکو باسم کرد ناکرێت هەموو داهاتەکانی هەرێمی کوردستان کۆ بکرێتەوە لە پارێزگای هەولێر و لە پارێزگای هەولێرەوە نەگەڕاندرێنەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان نەگەڕاندرێنەوە دابەش بکرێنەوە سەر تەواوی خەڵکی کوردستاندا شیرینی نەوت ئەگەر ئیزافەیە بکەم لەسەر شیرینی نەوت کاکزانە 256 میلیۆن دلار دراوە بە کۆمپانیایەک تەنها بۆ ڕاوێژکاری ئێمە دەیان پرسیارمان ئاراستی حکوومەت کردووە دەیان یاداشمان ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە تەنها ڕوونی بکاتەوە کەمە بەس چی لە ڕاوێژکاری چی کردو ئەم کۆمپانیاکە سەر بە حەزبێش دیاری کراوە لە هەرێمی کوردستان و لە هەمان کاتدا ئەم پارەی شیرینیە بۆ دەیان پرۆژە لە هەرێمی کوردستان تەرخان کراوە تا ئێستا بەردی بناغی یەک پرۆژەش دانەندراوە ئەمانە کۆمەڵک مکەسەراتن کۆمەڵک کێشن کێشەی گومرجی کاکزانە کێشەی گومرجی داهاتی ئیبراهیم خەلیل تاکە گومرگێکە لە هەرێمی کوردستان کە دەستەداستی داهاتەکەی ناگەڕێتەوە زیادەکەی زیاتر ناگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تەبەعی مالی لای وەزارەتی دارایی نییە بە ئەمری شێکراوە بە ئەمری بەڕێز ڕێباز حەملان کە لەسەر پشکی بزوتنەوەی گۆڕان بووە سەدا هەفتەی عفا کردووە داوێتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو دەسەڵاتەکەی داوە بچێ داوێتی بە گومرجی ئیبراهیم خەلیل خۆی لە ئێستاشدا کە وەزیری دارایی هەیە گومرجی ئیبراهیم خەلیل سەدا هەفتەی داهاتەکانیان تەنها و تەنها لەگەڵ بریکاری وەزیری دارایی کە رابەر سدیقە تەنها لەگەڵ ئەو تەعامل دەکەن و تەنها وەزارەتی داراییش ناخوێنەوە ئەمانە کۆمەڵێک مەشاکل دەبێت چارەسەر بکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیارە بەڵێ ئەمەش بەرپرسیارین پارتی بەرپرسیارە بەڵێ پارتی بەرپرسیاری سەرشت و پێکەنەری سەرشی حکوومەتە بزوتنەوەی گۆڕان بەرپرسیارە بەڵێ ئەمانیش بەرپرسیارن بۆیە ناکرێت بە هەستینە بەرپرسانە قسە بکەین و هەوڵ دەین کە بەرپرسیارەکان لەسەر شانی خۆمان دابین ئێمە هەموومان لە پرسیارێکی تر لێ بکەم کاکاروان کەواتە ئێستا ینی دوای 50 و چەند ڕۆژ 53 ڕۆژ 54 ڕۆژ لە موچەی وەزارەتی تەندروستی و ناوخۆ تازە ئەڵێن بڕیارمان داوە بیرمان لەوە کردوەوە موچە دابەش بکەین بەڵام ڕۆژەکە تهدید دەکراوە وەزارەتیش تهدید نەکراوە و قەیرانێکی قوڵ هەیە هاوڵاتی تووشی بێئومێدی خەریکە بێئومێد دەبێت هەرچەندە ئێمە هیوادارین کەس بێئومێد نەبێ بەڵام کەواتە ئەگەر بێت و ئەم خەلەل و کەم و کورتیانە ڕێک بخرێنەوە موچەش دەتوانرێت تا ڕادێک ڕێک بخرێتەوە نەوەک هەموو هێلکەکان بخرێتەوە سەبەتەی بەخە نەخێر موچە ڕەبتی بە حکوومەتی هەرێمی کوردستان و سیاستی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە لا مەرکەزت بمانایەوە بەڵێ هەڵبەتە ئەزانم مەبەستم لەسەر موچە بۆ پرسیارەکەم جیا لە لا مەرکەز بەڵێ عفو بەڵێ کاکزانە کێشەی موچە کێشەیەکی گەورەی لە هەرێمی کوردستان ئێمە ماوەیەکی زۆرە کە گوێمان لە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت ڕقەمێکی تهدید لەبەرکراو هەموو جارێک تەنها و ڕقەومان گوێ لێ ئێمە نازانین کە داهاتی نەوت لە هەرێمی کوردستان چەندە ئێمە نازانین کە داهاتی خاڵە گومرجەکان لە هەرێمی کوردستان چەندە وەکو باسم کردیان بەشێک لە خاڵە گومرجەکان تەنان داهاتەکەشان ناتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بە یاستایی بە بڕیار لەلایەن وەزیرەوە ئەعفا کراوە ئەم گومرگە و ئەم داهاتانەی کە هەمووانە تەمیلەکان نازانین کە چۆن خەرج دەکرێت ئەم پارەی کە لە بەغداوە دێ بەرمەبنای ڕێکەوتنیەشی استراتیژیاتۆ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کە دەبووە حکوومەتی هەرێمی کوردستان پێوەی پابند بووە ئەمانە کۆمەڵێک منکەسەراتن کە حکوومەتی هەرێمی کوردستان لێ بەرپرسە و پێشم وانیەوە بە ئاسانی چارەسەر بکرێت وەکو باسم کرد ئەمانە پەیوەستن بە پرۆژە یاسای بودجە کە دەبووە لە مانگی 11 هەموو ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە یاسای بودجە بنێرەوە پەرلەمانی کوردستان وەکوی ئەم داهاتانە بنێرێت لە دووتوێ پرۆژە یاساکدا تەسلیمی پەرلەمانی کوردستانی بکات بۆ بەستی مناقەشەکردن و تەصدیقکردنی بەداخەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە ناکات ئێمە هەموو پرسەکانمان بە شێوەی ئەکادیمی و بە شێوەی پێڕەوی و یاسایی لە پەرلەمانی کوردستان نەک هەر من بەتەنیا بگرە پەرلەمانتار ڕەفیقانم لە فراکسیۆنی یەکێتی لە فراکسیۆنی گۆڕان لە فراکسیۆنی پارتی لەلایەنە معارەزەکان
هەموویان بێکەوە کارمان لەسەر پرسانە کردو تا ئێستا ناتوانە پەرلەمانەوە هەندێک جار کە دێتە سەر یاسای استراتیژیش بەرەیەک دروست دەبێت بەداخەوە کە بەرەکە ڕێگە ناداکە بۆ شوێ بێت کاتێک کە دێتە سەرەوەی کە تۆ بتانی کەسێک بام بکەی سەرۆکی حکومەت بام بکەی بۆی کە خازعە بە لێپرسینەوە لە موچە کە بانکی و پەرلەمانی کوردستان بەرێک ناو پەرلەمانی کوردستان ڕێگە نادات کەواتە ئەم نەعەدالەتیە لەوانەوە سەرچاوی گرتووە کە کۆمەڵێک مەشاکیلی گەورە هەیە ناهاوسەنجی لە ناو پەرلەمانی کوردستان وجودی هەیە بۆیە زۆر جار هەیە لە پەرلەمانی کوردستان بە عەقڵەتی زۆرینەی و کەمینەوە تەحکوم دەکرێت بە عەقڵەتی زۆرینەی و کەمینەوە بڕیار دەدرێت تۆ بە 20 کورسی پەرلەمانیەوە ناتوانانی تەحکوم بەم هەموو واقعە تاڵەوە بکەی ئەگەر بێت و ئەم ناهاوسەنجە ڕاست بکرێتەوە بەدەستبردن بۆ لامەرکەزیت لە کۆمەڵە کوردەکاریەوە و لە هەمان کاتدا لە پەرلەمانی کوردستان بەرەیەکی چاکەخواست پێک بهێنرێت لە هەموو حزبە کوردستانیەکان دووبارەوە بەسم دەرکردنی پارتینە لە معادلەیە بە هەبوونی پارتی دیموکراتی کوردستانی شتەیدا پەرلەمان دەوری سەرەکی خۆی بینێت بە جۆرێک کە ڕێگە بدرێت ئیشی خۆی بکات پەرلەمانتارەکان یاداشتەکانیان بگاتە شوێنی خۆیان وەڵامی پرسیاری و یاداشتەکانیان وەربگرنەوە وەڵامی چاودێریکردنەکان و ڕقابەکردنەکانیان وەربگرنەوە وەڵامی پرسانەکانیان وەربگرنەوە من دڵنیام کە دۆخی هەرێمی کوردستان بە ئاراستەیەکی باشتر دابڵێت بەڵام ئەوەی کە ئێستا هەیە من گەشتبین نیم بەداخەوەش کە دەڵێم گەشتبین نیم چونکە ئەگەر بێت و ڕێکەوتن بکرێت لەسەر ئەم دوو مانگەی موچەش بکرێت ڕەنگە مانکانی داهاتوو چکە حکومەتێک کاربەڕەکە ناتوان بڕیاری کۆتایی لا بێت و حکومەتێک کە دوایان حکومەتە دێت نازانین کە دووبارە استراتیژی چۆن دەبێت چونکە تا ئێستا حکومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە کە ڕێکەوتنێکی استراتیژی نووسراوی لۆژیکی لەگەڵ حکومەتی ناوەندیدا بکات بەڵێ بەشێکیان استراتیژی بوون بەڵام نووسراو نەبوون واتە ڕێکەوتنەکان تەنها شەفەوی بوون تەمەنا دەکەین کام جارە کابینەی تازە حکومەتی ناوەندی پێک دەهێنرێت شاندی حکومەتی هەرێمی کوردستان بتوانێت بگاتە ڕێکەوتنێکی نووسراو لەگەڵ حکومەتی ناوەندی بەرمەبنای دەستوری هەمیشەی عراقی و دابینکردن و زامنکردنی ماف و شایستدارەکانی هەرێمی کوردستان لە بەرامبەردا جێبەجێکردنی ئەرکانی حکومەتی هەرێمی کوردستان و ئەم ئەرکانی کە باسی دەکەم لە هەردوو لاوە ئەرکی خاک و ئەرکی نەوت و داهاتیش بێت نەک ئەرکی نەوت بەتەنیا ئەرکی خاکیشمان لە عراقی ئێمە وەک چۆن بەرپرسیارەتیمان لەسەر شانە ئەرکی تەماشاکاروان بۆ من تەمەنا دەکەم حکومەتە بتوان لە حکومەتی ناوەندی بۆ شوێنە بێت ئەگەر ڕمولات کاکەریم دوا سەرنجی تۆ و دۆ داواکاری تۆ لەسەر پرسی لامەرکەزی و چەند گرنگە کە هەمووان بەیەکەوە وەکو چۆن لە حوت فراکسیۆنەکە لە ناو ئەنجومەنی پارێزگا کارتان بۆ کردووە بتوانن ئەمە بکەن لە پێناو خزمەتی خەڵک بە کورتی بێ سوپاس دەکەم وڵا بەڕێزی پێشەوەی کاکاران وای کرد کە من حەزم نەکرد لە جوابدام بەڵام جوابی بەمۆ پەرلەمانی کوردستان زۆر ئاگادارین کەسی ئەرکی هەیە وەکو کاکاروانیش بۆ بەرچاوڕۆنی باسی کرد پەسەندکردنی بودجە لە ساڵی 2014 بودجە نهاتەتە پەرلەمانی کوردستان هیوادارم سەرۆکی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و تەواوی فراکسیۆنەکان باسی بودجەی هەرێمی کوردستان بکەم بزان بۆ نایە ئەمە ئەرکێکیان و ئەرکی تریان دەرکردنی یاسایە بەڵێ پارە هەیە بەڵام لە لای حزبەکانە لە لای حکوومەتی هەرێم نییە یەکێکی تر ئەرکەکانیان دەرکردنی یاساکانە و چاودێریکردنیەتی من یەک یاسا بۆ کاکاروان ئەڵێم یاسای سندوقی داهاتە نەوتی و گازەکان ژمارە 2 ساڵی 2015 کە دەرچووە کە ئەو سندوقا زامنی داهاتەکانی نەوت و گازەکە لە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2015 دەرچووە ئایا بۆچی کاکاروان و سەرۆکایەتی پەرلەمان و تەواوی فراکسیۆنەکان بە دۆداچوونێک ناکەن بۆی ئەو یاسایە و دەیان یاسای دیکە جێبەجێ بکرێ ئێمە هەروەها من ئەڵێم حزبەکان بەڕاستی مقەسریەکە من ئەم حزبانە پێویستە عەقڵێتی حکومداریان بگۆڕێ من یەک نمونەیەک بۆ کاکاروانە هێنمەوە لە ساڵی ڕابردووە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە بەڕێز کاقوبا تاڵەبانیە کە ئێستا بۆ نمونە حزبەکەی و بەڕێز کاکاروانیش باسی لامەرکەزیەکەین بەیەکۆ بڕیارێکی مرکزی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی لە ئەرکەکەی دوور خستۆ بە بڕیارێکی مرکزی و نایاسایی ئەمە چۆن من چاوەڕوانی ئەوە بکرێت کە بۆ نمونە بەیانی لە لامەرکەزیەتیشا ئەمە ناکە زیاد لە نزیکەی 50 بۆ 60 پۆستی برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری پارێزگای سلێمانیە تا ئێستا نەهێنراوەتە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەنگی پێ بدرێ چۆن یعنی تۆ تێ قەناعەت بۆ هاوڵاتی دروستەکەی کە بەڵێ کاکەریم ئەمە باسی خزمەتی هاوڵاتیانەکەین دەدەنی سیاسی بڵێ و من یەک پرسیاریش بۆ کاکاروان حەز ئەەکەم ئەوش ئەم پرسیارە لە سەرکردایەتی حزبەکەی خۆی بکە کە شەوانە دەیان بار هەڵگر قاچاق لە پەنجێنەوە لە باشماخۆ دێتە ئەم دیوانەکە حەزەکەم ئەو وڵامە ژۆر بگرێ باسی حەزم نەکرد بابەتەکە بەم شێوازە ڕۆی ئەگەر بە شێوازێک جێبەجێ بکرێ و حکومداری عەقڵێتی حکومداری هەرێمی کوردستان قەناعەتی تەواوی بە لامەرکەزیەت هەبێ
ئێستا لە ئێستادا حکومداری کوردستان بۆ منە حزبەکانی کوردستان لا مرکزیەتیان لە حزبەکانی خۆیان جێبەجێ نەکردە تاکو ئێستا جێبەجێ بکرێ و بۆ منە هاوڵاتی دڵی پێخۆش بێ پێویستە عقلێتی سیاسیەکانی کوردستان بگاتە ئەو ئاستەی کە لا مرکزیت پێویست و گرنگە بۆ هاوڵاتیان نەک بۆ نمونە لە پێناو گوشارێکی سیاسی یان زەختێکی سیاسیا بەکاربێنێ ئەنجومەنی پارێزگای سلێمانی پرۆژەی لا مرکزیەتی پەسەند کرد بەڵام بەرووبوومی نەبوو لە بەرەوەی عقلێتی حکومداری وای کرد کە ئیمانی بە لا مرکزیەت نەبوو بۆیە پرۆژەکە ئێستا وای پێات. بەڵێ سپاس کاکەریم کاکەروان دوا سەرنجی بە ڕێستان بە کورتی زۆر جای پرسیارەکانی کاکەریم دەدەمەوە جوابیان بەدەوە کاکەروان کاتم تەواو هەر بە کورتی کاکزانات دەکەم بەسەر یەکەم سەرۆکی پەرلەمان بۆچی باسی بودجەناکە سەرۆکی پەرلەمان باسی کردەوە و باسم کرد پرسانی بەڕێز وەزیری دارایی لای جەنابی سەرۆکی پەرلەمان دەستەی سەرۆکایەتیە دەخرێتە بەرنامەی کارەوە دەبێت بەڕێزیان بێنە پەرلەمانی کوردستان بۆ جوابدانەوە سەر پرسی بودجە و موچە لە هەرێمی کوردستان دواکەوتنی ئەم یاسایی کە جەنابی باسی کرد با بۆی ڕاستکەمەوە یاساکە ئەمە نییە یاسای ژمارە 22 ساڵ 2007 بەڵێ یاساکە گرنگە و نەک جارێک سەدان یاسای ژمارە 2 ساڵی 2015 یاسای نەوتوگاز داهاتی نەوتوگازەکە لە سەرکردایەتی حەزبەکەم بکەم بەسەرچاو ئەگەردا پرسیار لە حەزبەکەم بکەم بەسەرچاو کاکەری من پرسیار دەکەم بە چاوان با وەزیری دارایی بتوانێت لە تو فەرمێت بۆ یەک جار ڕێگەی بەڵێ کاکەروان سەرنجی ئەخیرت لەسەر لا مرکزی کاکەروان باس لە عەدالەتەکانی وەزیری دارایی شاری خۆی کە ڕێرە قاچاقە بگرێت من دێم باسی باش یاسای ژمارە بۆ یەک جار بتوانێت باسی داهاتوو بودجەکەم بکە باس لە عەدالەتەکانی ژێر 2015 داهاتی بەرگازیەکانە من حەزەکەم مادەیەک بۆ 15 کاکەروان بەرنامەکە بە ئەنقارێکدارە ڕۆ هاوڵاتیمان دووە کاکەریم هاوڵاتیمان دووە کاکەروان با ئێمە بگەینە دەرەنجامێک تکایە ببورن دوا پەیامم بە کورتی دوا پەیامم بە کورتی زۆر بە کورتی هیوادارم کە بزودنەوەی گۆڕان چیتر ئەم بارێکی هەیە بۆ پارتی دموکراتی کوردستان ڕانەگرێت لە پەرلەمانی کوردستان تا بتوانین پرۆژانێک هەمان جێبەجێ بکەین و لە حکوومەتی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە و دوا پەیامیشم لەسەر لا مرکزێت ئەوەیە کە لا مرکزێت پرسێکی نیشتیمانی گرنگە بە جۆرێک هەموو حەزەکان سپاس کاکەروان سپاس بەرامبەرم پرسە هەبێت و پێیان وانە بێت کە دژی کەسێکە و بەرژەوەندی کەسێکی شەو سپاس بۆ کاروان گەزنەیە ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان و سپاس بۆ کەریمعەلی ئەندامی فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بینەرانی خۆشەویست پانۆرامامان پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرێت.